سیویەکی ئاب لە نێوان خیانەت و شانازی نەتەوەییدا. یەکێتی و پارتی برینێکی 28 ساڵە دەکولێننەوە. ئەو سەرکەوتنی عەسکەریەی کە لە هەولێر و ناوچەی سلێمانی توشمان هات. شەڕ و جەنگ هەمیشە بەشێکی دانەبڕاو بووە لە مێژووی مرۆڤایەتی. با درێژایی مێژوو پنتێک نادۆزیتەوە شەڕ تێیدا ڕووی نەدابێت. مێژوونووس و بیرمەندی گەورەی ئەمریکی وێلدۆرانت لە وەسفی مێژووی مرۆڤایەتیدا دەڵێت شەڕ دۆخە ڕاستەقینەکەی مێژووی مرۆڤە. شەڕ ئەسڵە و مێژووی مرۆڤ واتە مێژووی گێڕانەوەی جەنگی پاشاکان. ئەو زیاتر باس دەکات و دەڵێت با درێژایی مێژوو تەنها 268 ساڵ شەڕی گەورە ڕووی نەداوە، ئەگەرنا زۆربەی ساڵەکانی دیکە مرۆڤایەتی بەدەست شەڕ و جەنگی گەورەوە ناڵاندوویەتی. دۆرانت لە درێژەیان باسەدا دەڵێت شەڕ دۆخە ئەسڵ و ڕاستەقینەکەیە، ئاشتیش دۆخێکی ساختە و شلبوونەوەی دەمارە تونند و تیژەکانی مرۆڤە، نەک دۆخێکی ڕاستەقینە، واتە ئاشتی هەلومەرجێکی کاتی و نمایشێکی ساختەیە، ئەوەی بەردەوام و هەمیشەیە جەنگ و خوێن و تونند و تیژیە. دروست 28 ساڵ بەر لە ئێستا لە گەرمەی شەڕی براکوژیدا و لەژێر گوشارەکانی هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان بە هاوکاری هێزەکانی ئەو کاتی لیوای 5 باکووری حزبی بەعس و هێزە ئامادەکانی کەرکووک لە بەرەبەیانی 31 ئابی 1996دا توانیان هەم ناوچەکانی خۆیان لە بەندەستی ئەو هێزە دژبەرانەی ڕزگار بکەن و هەمیش ناوچەکانی سلێمانی و گەرمیانی جێگانەفوزی یەکێتی بگرن و بیخەنە ژێر دەسەڵاتی خۆیان. دواتر و دوای 6 مانگ لە پاشەکشەیان بۆ سنوورەکانی ئێران، ئەمجارە یەکێتی نیشتمانی کوردستان بە هاوکاری سوپای پاسداران و بە دیاریکراوی بە هاوکاری خەرارگەی ڕەمەزان هێرشی پێچەوانەیان بۆ سەر هێزەکانی پارتی دژبەر دەست پێ کرد و گەڕانەوە بۆ ئەو سنوورانەی ئێستا پێی دەگوترێت سنووری زۆنی سەوز یاخود ئیدارەی سلێمانی. لەو ڕۆژەوە تا ئێستا و دوای زیاتر لە چارەگە سەدەیەک هەموو ساڵێک لە ڕۆژی سیویەکی ئابدا سەرەڕای ناکۆکی یاخود هێندێک جار نزیکیش، بەڵام دیسان یەکێتی نیشتمانی بە خیانەت و ڕۆژێکی ڕەشی هەژمار دەکات و دەڵێت هێنانی دەبابەی بەعس بۆ نێو پایتەخت پەڵەیەکی هێند ڕەشە بە هیچ پاک نابێتەوە. لە بەرامبەریشدا پارتی دیموکرات هەم هەوڵەکە بە هەوڵی ڕزگارکردنی ناوچەکانی خۆی و پایتەخت لە مەترسیەکانی سوپای پاسداران و یەکێتی دەزانێت و ئەویش هێنانی سوپای پاسداران بە خیانەت و عیبەیەکی گەورە دەزانێت و دەڵێت دەرکردنی فەسادێک بوو بە فەسادێکی دیکە. هۆکارەکانی ڕوودانی سیویەکی ئاب تەنها پەیوەست نییە بەو ڕۆژەی هێزێک شکا و هێزەکەی تر ئاڵای سەرکەوتنی هەڵکرد، بەڵکو ڕۆژەکە تەواو پەیوەست بوو بەو زنجیرە شەڕ و ململانێ تند و سەختەی کە پێی دەگوترا شەڕی ناوخۆ. ئەو جەنگەی سەرەتاکانی لە ساڵی 1983 لە شاخ و گەرمە و دووبارە سەر هەڵدانەوەشی لە ساڵی 1994 لە شارۆچکەی خەڵاتجێوە دەستی پێکردەوە. با 4 ساڵ شەڕی نێوان دوو پارتە دەسەڵاتدارەکە تەنها لە باشووری کوردستان زیاتر لە 20,000 پێشمەرگە کوژران و ئاسەوارەکانی شەڕەکەش تا ئێستا درێژەی کێشاوە. بۆ گەلێک کە 6 ساڵ پێش شەڕی ناوخۆ و لە ساڵی 1988 ئەنفال و جینۆساید کرابێت، شەڕی براکوژی جگە لە فەشەلی پرۆژەی دیموکراسی و کارتێکردنێکی درێژخایەن لەسەر بە مەدەنی بوونی کۆمەڵگاکەی هیچی تر نییە. شەڕێک کە تا ڕادەیەکی زۆر گوتاری نەتەوەیی و ئیرادەی سیاسی نەتەوەکەی شل کرد کە دوجار ماکە نەرێنیەکانی تا ئێستاش بەڕوونی لەسەر ئەزمموی سیاسی و حکومڕانی هەرێمی کوردستان دەبینرێت. لە دوای ڕاپەڕینی ئازاری 1992 دوو هێزە سەرەکیەکەی هەرێمی کوردستان جگە لە شەڕی ناوخۆ زنجیرەیەک شەڕ و پێکدادانی دیکەیان لەگەڵ هێزە سیاسیەکانی هەرێم بەرپا کرد. هەر لە شەڕی بزوتنەوەی ئیسلامی و یەکێتی لە کۆتایی نەوەتەکان تا دەگاتە شەڕی یەکێتی و پارتی کرێکارانی کوردستان، لەلایەکی دیکەوە بڕیاری لێدان لە پارتی کرێکارانی کوردستان لە ساڵی 1992 لەلایەن پارتی دیموکراتەوە. شەڕ و پێکدادانی گەرمی پارتی و پەکەکە لە ساڵی 1995 تا سەرەتای 2000ەکان، ئەمە سەرباری شەڕی یەکێتی و پارتی لە ساڵی 1994 تا کۆتایی 1996، شەڕی پارتی دیموکرات و سۆسیالیست لە ساڵی 1994 هەموو ئەم ڕوودا و شەڕە نگریسانەی ناوخۆوای کرد کە دەیەی کۆتایی نەوەدەکانی سەدەی ڕابردوو هەرێمی کوردستان و قەوارە سیاسیە بەدەستهاتووەکەی کرد بە دوو ئیدارە و دوو حکوومەتی خۆجێیی لە یەکتردا بڕاو کە تا ئێستاش
ئاسەوارەکانی بەسەر جەستەی هەرێمی کوردستانەوە دیارە. دیارترین نمونەکانی بوونی چواردە خاڵی پشکنینی یەکێتی و پارتیە لە سنوورەکانی نێوان هەردوو دەسەڵاتەکەدا. ئەمساڵ جیاواز لە ساڵانی پێشووتر و بەهۆی ناکۆکیە توندەکانی نێوان یەکێتی و پارتی و نزیکبوونەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیسان هەردوو لە سەنگەریان لە یەکگرتووە و لە یادی ڕووداوەکە جگە لە لێدوانە ئاگرینەکانی بەرپرس و میدیاکانیان هەردوو لە بۆ شکاندنی یەکتر لە سەرەتاکانی بانگەشەی هەڵبژاردندا برینێک دەکولێننەوە کە جگە لە ئازاری کۆمەڵگاکە هیچی تری لێ سەوز نابێت. پرسی یەکتر تۆمەتبارکردن بە خیانەت و هەڵگەڕانەوە پرسێکی نوێ نییە و لە مێژووی خەباتی نوێی کورد و بەتایبەت یەکێتی و پارتیدا چەندین جار و لە چەندین جومگەی هەستیاردا لایەک لاکەی تری بە خیانەت و هەڵگەڕانەوە تۆمەتبار کردووە. لە نمونەی ڕووداوەکانی نێوباڵی مام جەلال و مەلا مستەفا لە دوای شۆڕشی ئەیلول و ڕووداوەکانی 11 ئازار و مفاوەزاتی 1983 و شەڕی ناوخۆ و 31 ئاب و 16 ئۆکتۆبر. سەرکردەکانی هەردوو لاش بە تایبەت سەرکردە سەربازیەکانیان زۆر جار وەکو خۆنمایشکردنێک بە تامەزرۆیی چاوەڕوانی ئەو یادە دەکەن و لەو کاتانەدا سۆشیال میدیا و میدیا فەرمی و سێبەرەکان پڕ دەکەن لە لێدوانی تند و ئاگرین. سیویەکی ئاب هەر تەنیا ڕووداوێک نییە لە نێوان دوو پارتی دەسەڵاتداری کوردستان، بەڵکو زۆرێک لە مێژوونووس و سیاسیەکانی کوردیش ئەمە بە ڕۆژی تۆخکردنەوەی سنوورە لۆکاڵی و حیزبیەکانی نێوان یەکێتی و پارتی دەزانن. لەو ڕۆژەوە دێگەڵا بوو بە دیواری بەرلینی نێوان زۆنی سەوز و زەرد. هێندەی دیکە تەونی کۆمەڵایەتی لەبەر یەک هەڵوەشە و کۆمەلگا لە هەبوونێکی یەکگرتوو بەهێزەوە دابەش و پارچە پارچە بوو. لە دوای ئەو بڕوارەوە کۆمەلگا پڕ بوو لە چەمکەکانی وەک هەولێری و سلێمانی، زۆنی سەوز و زەرد، مەلایی و جەلالی. ئەمانە بوونە ناونیشانی کۆمەلگا و چینە کۆمەڵایەتیە کوردیەکان. کۆمەلگەی کوردی هێندە دابەش و پارچە پارچە بوو. ئێستاشی لەگەڵدا بێت هیچ بزوتنەوە و حیزبێکی سیاسی نەیتوانیوە لە یەک کاتدا زاخۆیی و پێنجوێنیەک لەژێر یەک پێڕە و پرۆگرامدا کۆ بکاتەوە. هیچ لایەنێک نەیتوانیوە هاونیشتمانیان وا لێ بکات لەسەر کۆمەڵێک بەهای سیاسی و نیشتمانی کۆک بن و بیپارێزن. بۆیە لە دوای سیویەکی ئابەوە ئەوەی براوە بوو حیزب و سەرۆکەکان بوون، ئەوەی دۆڕا و خزێنرایە شەڕێکی کاکی بە کاکیەوە کۆمەڵگە و هاونیشتمانیان بوون. لە دوای 28 ساڵەوە ئیدی کاتیەوە هاتووە چیتر هەڵە و پەڵەمێژوویەکان لە دیدی حیزبەکان خۆیانەوە نەبن بە خەمی گشتی کۆمەلگە و چیتر ئەو برینانەی قەتماغیان بەستووە نەکولێنرێنەوە. ئێستا و زیاتر لە هەر کاتێک ناوماڵی کورد پێویستی بە یەکڕێزیە. گۆڕانی خێرای دۆخی ناوچەکە مەترسیەکی هاوبەشی هەموو پارت و دەسەڵاتدارە کوردیەکانە لە هەرێمی کوردستان کە پێویستە بەو پەڕی وریاییەوە مامەڵەی لەگەڵدا بکرێت. بە پێچەوانەوە دۆخی ناوچەکە لەسەر ئاگرە و دوور نییە هەر گۆڕانکاریەکی لە ناکاو ئەم کیانەی کە 33 ساڵە بە خوێنی دەیان هەزار ڕۆڵەی کورد دروست بووە بخاتە بەردەم مەترسی جددیەوە.